بێنەرانی دەنگی ئەمریکا ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. من دیار جەمالم ئەمڕۆ باس لە دۆخی ئێستای هەرێمی کوردستان ئەو لەشکرکێشی کە سوپای تورکیا کردوێتی بۆ ناوخاکی هەرێم و هەروە هەڵبژاردن پەیوەندی نێوان یەکێتی و پارتی و زۆر پرسی دیکە ئاراستەی بەڕێز سعدی ئەحمەدپیرە و تەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین. کاک سعدی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، دۆخی ئێستا هەرێمی کوردستان چۆنە بینی و ئەو لەشکرکێشی کە سوپای تورکیا دەستی پێ کردو بۆ ناو خاکی هەرێم بەلایتەوە چۆنە و ئایا تورکیا ئامانجەکەی تەنها پەکەکەیە یاخود ئامانجی تری هەیە؟ ڕاستیدا هەرێمی کوردستان نەبەتەنێ لەو چەند هەفتەیەی لەو مانگەی کە سوپای تورکیا هاتەناوە پێشتریش لە باردۆخێکی ئاڵۆزە منتیقە ئاڵۆز بووە لە سەردەمی شەڕی حەماس و هەڵتەقەڵای فەسائیلەکان لە بەغدا دەستدرێژی بۆ سەر دامەزراوەکانی هێزەکانی هاوپەیمان لە ناو عێراق. حاولێک هەیە دائیمەن کە عێراق و هەرێمی کوردستان بەرەو وەزعێک ببرێ وەکو بە لبنانیکردنی بارودۆخی عێراق و بارودۆخی هەرێمی کوردستان، کاما هەرێمی کوردستان نایخوازێ. لەو مانگەی دوایی کە سوپای تورکیا هات لە ڕاستیدا ئەوە شتێکی زۆر تازە نییە. سوپای تورکیا ئەوە 50 ساڵی ڕابردوو چەندین جار ئەو ئۆپەراسیۆنانە ئەنجام دەدات و لە ئەنجامی ئەو ئۆپەراسیۆنانە زیاتر لە تقریباً 10,000 کەس بۆتە قۆچی قوربانی لە هەردوو لە و 10,000 دایک و باوک جەریان سوتاوە، چەندین ملیارد دۆلار کە دەتواندار ناوچەکەی هەم بێ بکرێ بە بەهەشت سەر بووە. هیچ نەتیجەی نەبووە و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تورکیا بە یەکێ لە هێزە ئەقلیمیەکان دەزانین و گرنگە سنوورێکی درێژی هەیە لەگەر هەرێمی کوردستان و عێراق، سەروی 380 کیلۆمەتر سنووری هەیە و گرنگە بۆ ئێمە و لە کاتی پێویستیش خزمەتی زۆری کردووە، چ لە بەکارهێنانی ئەنجەرلک لە کاتی پاراستنی ئاسمان و عەرزی هەرێمی کوردستان و چ ئیستیقبالکردنی 10,000 کەس لە کاتی کۆچە ملیۆنیەکەی خەڵکی کوردستان دوای هێرشی سوپای عێراق بۆ سەر شارەکانی کوردستان. ئێمە تورکیا ئەکید بە دژمنی خۆمان نازانین و لەگەڵ تورکیا دژمنداری نەویستومانە، نەدەتوانین نەدەمانەوێت بیکەین. خۆشحاڵ نین بە بوونی پێکاکا لێرە کە بارودۆخێکی ئاڵۆز چن ناو هەرێمی کوردستان دروستکە و لە بینی ئێمە و تورکیاش دروستکە. بەڵام ئەوانە هەبوونە زمانی سەدام حوسێنیش لەو ناوە هەبوونە، هەوڵی ئەوە نەدراوە کە چۆن عیلاج بکرێەوە مەسەلەیە و تەجروبەی 10 ساڵی ڕابردوو لەو هەموو لە 82 تا ئەمڕۆ لە 80 تا ئەمڕۆ ئەمەژە بۆ دەکاوە دەسەلمێنی کە بژاردەی شەڕ بژاردەیەکی سەرکەوتوو نییە لەگەڵ ئەمانە. ئەو جارەش نەتیجەکەی هەروە دەبێت، چەندین ملیارد دۆلار سەرفە بێ، چەندین دەیان کەس، سەدان کەس، هەزاران کەس ئەکوژرێ و دڵی دایک و باوکی دەسووتێ و ئێمە ئەومان پێ ناخۆشە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی هێزێکی حزورمان هەیە لە هەرێمی کوردستان و خاوەنی هەڵسانەوەی خەڵکی کوردستانی دوایی هەرەسێنانی شۆڕشی ئەیلول لەژێر ڕابەرایەتی خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال هەمیشە ئێمە موقفی متەفەڕجمان نەبووە لەو مەسەلەیە، دەورمان هەبووە لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە، چونکە ئێمە لەگەڵ جیرانەکانمان عومقی یەکترین، یعنی ئیستیقرار لە هەردوو دی و قازانج بۆ ئێمەیە. ئێمە لە هەنگیری عەدەم ئیستیقرار نین و هاتنیان ئەو جارە بەرچاوی هەمومانەوە دەبینین
خەڵکێکی زۆر دەکوژێ، ڕێز و باخێکی زۆر دەسووتێ، کاتی حاسیلاتە دەغڵودانی زۆر کەس دەسووتێ، زەرێکی زۆر لە ژینگە بە تایبەتی لەو هاوینە لە هاوینە هەوارەکانمان دەکەوێت. ئەمە بۆ ئێمە دیمەنێکی زۆر ناسازە و هیوادارین هەرچی زۆر کۆتایی پێوە ئەو بژاردەیەکی سەرکەوتو نازانین. کاک سعدی، وەزیری دەرەوەی عێراق لە واشنتن لەم ماوەیە ئەڵێ ئەوەی کە تورکیایی کە جموجەڵی لەشکرکێشیە نەک لەشکرکێشی و هێرشکردن، قسەی تۆ چییە؟ وەڵا ئەو ڕۆژانە بە بەرچاوی خەڵکەوەیە لە دەوەری بادینان لە منتقەی سیدەکانە، لە منتقەی دهۆکە، لە ناوچەکانی هەولێرە تا دەگاتە نزیکی سەری بەردی. پێم وایە ئەمە لە بینی خەتەکان بخوێنەوە باشترە. کاک سعدی، ماوەیەکی زۆرە بڕین فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی سزای لەسەرە. تورکیا چی داوایەکی لێکێتی هەیە؟ پێم ئەوە لە ئەنجامیان راپۆرتی درۆی ناگینە سلێمانی چێ ئەتوانێت لە دژی تورکیا ئەنجام بدا، چه یارمەتێکی لۆجستیکی پێکاکا لە سنووری تورکیا عێراق ئەتوانێت بدا، چ کۆمەکێکە چ پێویستێکی شەڕ بۆ ئەم هێزانەی پێکاکە تەمینەکە. ئەم پێم وایە ئەگەر تورکیا بیەوێ ئەم کێشانەی خۆی چارەسەر بکە، کێشەی پێکاکە چارزەوە، کێشەی پێکاکە نە لە دهۆکە نە لە سلێمانیە، لە ناو تورکیایە. ئەوان تەزدیری مشکلەکانی خۆیان دەکەن بۆ ناو هەرێمی کوردستان و ئەوەی کە لە سلێمانی دێکە قەدرێکی گەورە لە خۆی دەکە، گۆلێکە لە خۆی دەکە. بازاڕی سلێمانی پڕە لە کەرەسەی کە لە تورکیا بەرهەم دەهێنرێ، یعنی بازاڕێکی گرنگە بۆ سلێمانی بۆ تورکیا. لێرە گرتنی قەدەغەکردنی هاتنی فڕۆکەی تورکی بۆ مەتاری سلێمانی تەنها ئەزیەتدانی خەڵکی سلێمانیە و زەرەردان لە خۆیەتی. هیچ لێک تێگەشتنیەکەی بۆ دۆخە چارەسەر بێ؟ تەبیعی خۆ وا نامێنێتەوە. ئەکید لە نێوان کۆنسلی تازەی تورکیا کە هاتووە پیاوێکی شارەزایە و بەڕێز وەزیری دەرەوەی تورکیا و پێش ئەوەی وەزیری دەرەوەش بی لە منتیقا شارەزایە و ئێستا وەزیری دەرەوەیە و هەروەها سەردانی بەڕێز ئەردۆغان بۆ ئەم منتیقەیە. پێم وایە ئەم منتیقەیە و پەیوەندیەکانی نێوان یەکێتی و تورکیا گرنگترە لە داهاتوودا لەوەی تا تەرک بکرێ بۆ قەراردانی ئەفسەرێکی سەربازی. یعنی با بینە سەر ناوخۆی کوردستان بڵێن ئێوە زۆر جار ڕەخنە لە حکوومەت ئەگرن و لەمان کاتە لە ناو حکوومەتان بۆ ماوەیەک لەمەوبەر تۆ ڕەخنەت لە هەژماری من کرد. ئایا ئەم دوو ئاراستەیە زیان بە یەکێتی ناگەینێ؟ لیان پرسیم وتان فەرق بینی هەژماری من لەگەڵ هینچیە لەگەڵ ئەوی تریە. ئەو کاتە من باسی ئەوم کرد هەژماری من ئەو پارەیە کە دێ بۆ حکوومەتی هەرێم، حکوومەتی هەرێم دەینێری بۆ سەر بانق. ئەوی تریان دیرەکت دێ بۆ سەر ژمارەی کەسی کە کارمەندە بەبێ چوون بۆ حکوومەت. چییە فەرقەکەی؟ فەرقەکەی ئەوەیە ڕەنگە ئەو بانقەی کە ئەهلیە ئەگەر گەرەنتیەکرد نەبێ ڕەنگە ڕۆژێک بچی داوای پارەکە برێ سی و لەم نییە، ڕەنگە ڕۆژێک بچی برە وڵات کۆنتۆکەتی تیانێ لەبەرەوەی من قەرزی تۆی کارەبا و فلان و فلانمانداوە. حکوومەتی هەرێم دەیان موچەیمە قەرزارە، ئەی ئەو قەرزەکانی خۆی ناداتەوە. یعنی ئەگەر نەوع زەمانەتێک نییە لەوەی کە تەئمینی بژێوی خەڵک بکە پێویستە وتبینی بکرێت و هەوڵی ئەوە بدرێت لە بانقێک هەژمار بکرێتەوە کە لەلایەن بانقی مرکزی عێراقیەوە پشتگیری دەکرێت. تۆ ئێستا پرۆسەکەت پێ چۆنە؟ پێ باشە؟ کەم پرۆسەی هەژماری من؟ ئەمە نازانم پرۆسەیەکەیە خەڵک اختیاری هەیە لەوەی کە هەژماری من دەکە، هەژماری چر دەکە، ئازادە خەڵک لەوەی کامیان دەکە. پێم ئازادیە بدرێت بە خەڵک
بۆی خەڵک دوای خۆی تحملی مەسئولیت زۆر باشە. بە باسی پەیوەندیەکانی نێوانێکێتی و پارتی بکەین کە ماوەیەکی زۆرە لاڵکشان و داکشانایە و زۆر جارکە کۆ ئەبنەوە دوای کۆبوونەوەکان لێدوانەکانتان باسەوە کە پەیوەندیەکان باشە بەڵام لە میدیا شتێکی ترەوترێ. ڕای تۆ چییە؟ ئایا ئێستا پەیوەندیەکان گەشتون بەکوێ؟ ناوە علاقی بەوە نیە پەیوەندی بەرزی و نزمی لە پەیوەندی پارتی و یەکێتی نیشتیمانی هەر دەبێت بەڵام ئەم هەرێمە هەرێمێکی یەکگرتوو لە عێراقێکی فیدرال بە تەنها بە پارتی ئیدارە دەدرێ بە تەنها بە یەکێتی ئیدارە درێ خۆی یەکێتی و پارتی عیبارەت نییە لە چەند کورسیی پەرلەمانی کەم یا زۆر بەڵکو یەکێتی و پارتی دوو حیزبن بە مؤسساتی جیاو مؤسسەی اقتصادی و ئەمنی و سەربازی و تیجاری و هەموو بابەتەکانی تایە بۆیە من پێم وایە بەتەنێ ئەگەر بیرەوە بکرێتەوە چەند کورسی کەم چەند کورسی زیاد لە مەسەلەکان زۆر ناگۆڕێ ئەم هەرێمی کوردستان دڵنیات دەکەمەوە لە ڕابردوو ئێستاوە لە داهاتوش هیچ لایەنێک لایەنە سیاسیەکان زۆرینەی ڕەها نایەنی بە شێوەیە کە بتوانی بە تەنها حکومڕانی لە هەرێمی کوردستان بکە بەڵکو ئەبێ هاوپەیمانێتی بکەن لە بەڕێوەبردننی وڵاتەکە و هاوپەیمانەتیش ئەکەیت هینی خۆی هەیە کێشەی خۆی سەرێشەی خۆی هەیە سەرێشەکانیشی بریتە لە ڕازیبوون و ڕازی نەبوون لەسەر پرۆژەکانی کە ئیدارەی حکوومەت ئێمە سبەی داخلی انتخابات دەبین لە بیستیدا بەرنامەی انتخابیمان هەیە لایەنە سیاسیەکانی تریش هەیە ئەو لایەنە سیاسیانەی کە براوە دەبن حکوومەت بە یەکۆ تشکیل دەکەن بەرنامە انتخاباتیەکانیان کۆ دەکرێتەوە هەوڵ دەدرێت بەرنامەیەکی کاری حکوومەت لەم بەرنامەی انتخابیانەی ئەوانە خلاصە بکرێ و بکرێ و بەرنامەی حکوومەت. پارتی هەمیشە دەڵێ یەکێتی لە کوردستان بە ئاراستەیە کارەکە و لە بەغدا بە ئاراستەیەکی تر و ئەمەش کاری کردوتە سەرەوەی ئەوانەڵێن قەوارەی هەرێمی کوردستان لاواز بێت. ڕای تۆ چییە؟ من پێم وایە پارتی غرورێکی هەیە و غرورەی بۆتە سەری ئەوەی ئەمڕۆ لە بارودۆخی تازەی هەرێمی کوردستان مشکلێ هەیە لەگەڵ ئەوەی یەکێتی نابێ مدرنەحەیەکی بێ یەکێتی نابێ مختارێکی بێ نابێ قایمقامێکی بێ نابێ مەحافزێکی بێ زۆر کەسا پرسێ دەڵێ ئەبێ لە بابەتێکی وەکو کەرکووک بۆ دەبێت دوو کورسیەکەی پارتی زۆرتر بی لە 6 کورسیەکەی یەکێتی دوو زۆرترە لە 6 لە تو بپرسم پێویستە بەپێی ئیستیحقاقی انتخابی ئەمڕۆ بۆ یەکەم جار لە انتخاباتێکی ئازاد کە هەموو لایەک بە کامیلی مەیل بەشداریان کردی هەموو پێکاتەکان کورد 150 کورسیەکانی هێناوە 8 کورسی هێناوە ئەوە دلیلی ئەوەیە کە لە کەرکووک شارێکی کوردستانیە ئێدە باشە کە کوردستانی لێگەڕێ حکوومەتێک تەشکیل کە بە محافزێکی کوردی کە ببێتە محافزی هەموو پێکاتەکان بەڵام کوردستانی بێ کوردی بێ و هەوڵی ئەوە بدە کە کێشەکانی کەرکووک چارەسەر بکە و ئیستیقرار لە کەرکووک بێتە دروستکرد. تو پێ وایە ئەگەر یەکێتی بە 6 کورسیەوە لە ئەنجامی کودەتا ئاساییەک پێکاتەکانی تر بە پشتیوانێکی ناسازی نێودەوڵەتی یا ئەقلیمی یەکێتی بێبەشکەن لە ئیدارەی کەرکووک ئیستیقرار بکە کەرکووک ئیستیقرار ناکە بۆیە بیر لەوە نەکەنەوە ئەگە یەکێک کەرکووکی خۆش بێ وا بیر لە ئایندەی کەرکووک ناکات ئەوانەی کە بیر ئاوا دەکەنەوە کە کەرکووک ئیدارە بدەن ئەکید کەرکووکیان خۆش ناوێت ئەگەر نەمەعقولە تو بە 2 کورسی تێ حکومڕانی بکەی 4-5 2 کورسی کۆ دەبنەوە بۆی 6 کورسیەک هاوێرکە چۆن شتی وا دەبێت یعنی یەکێک لەوە کارەکانەوەی تاکو پارێزگار دەست ئەوە ئەتو باسی ئەوە دەکەی کە یەکێتی وا دەڵێ و پارتی وا دەڵێ ئەوە میسالێکە لەسەر ڕاستی و ناڕاستی قسەکەی پارتی. کاک سعدی هیچ هەوڵێک هەیە بۆی ئەو بارگژیانی کە هەیە نەمێنێ و لەمەوە ڕابردوودانی هەموو لایەنە سیاسیەکان ترسیان لە هەڵبژاردنە بوو ئەکرێ ناکرێ ئێستا کاتەکەی دیاری کراوە ینی
ئێوە پێتان وایە هەڵبژاردن ئەزانیمە شەڕی هەیە ناکۆچەکانی کە هەیە ناکۆچی لە زدە سەڵاتە بۆیە تەبیعیە لە ڕابردوو ناکۆچی هەبووە ئێستا هەیە لە داهاتوش دەبێت ئەگەر تو بە تەمای دنیا بتە شامی شەریف و ناکۆچی لە نێوان لایەنەکان نەمینێ بۆ دەبی زۆر چاوەڕێ بکەیت چونکە ئەو بەرژەوەندی هەر دەمینێ و دەسەڵات هەمیشە لە انتخابات بۆ انتخابات لە گۆڕاندایە ممارەسەکردی بەڵام پێویستە ئیرادەی چاو بەشەوی و تێگەیشتنی هەو بەشەوی پێت وایە هەڵبژاردننی ئەم جارە دەبێتە هەوێنی ئەوەی کە دۆخێکی نوێ بێتە ئاراوە وا سیستەمێکی نوێ بێتە ئاراوە کە خەڵکی هیچ گۆڕانکاری دەبێ ئەو جارە بەڵام تۆ بڵێ ئەمە چارەسەریەم کێشەکان دەکە ڕەنگە بەعید دەبینم ملبانی هەردەمینێ خۆی نظامێکی ئێمە عێراقێکی دیموکراتی پەرلەمانی فرە حیزبیمانەیە فرە نظامی فرەیی تعددی خۆی تەبیعەتی نظامی فرەیی ئەوەی مبلانی تێدایە. کاک سعدی 5 کورسی دیاری کراوە بۆ پێکاتەکان بۆ کۆتاکان ئێوە پێشتر ڕەخنەتان هەبوو لە سەری ئەتانوت مەسەلەمانە لە بەرژەوەندی پارتیا زۆرجار لەناو پەرلەمانە کارەکەن ئایا قسەی ئێوە ئێستا چێ لە سەری ئایا ڕازین بەو ئەزانی چۆنە تۆ پێم وایە وەکو ڕۆژنامەنووسێکی زیرەک و لە کەناڵێکی زۆر معتەبەر حەقا بە دوواداچوونێک کوێی بەسەر تاریخی دروستبوونی پێکاتەکان و کورسی پێکاتەکان چۆن دروست بووە تۆ ئەگەر ئەمڕۆ سەیری بەرنامەی حکوومەتی کابینی یەک بکەی کابینی دوو بکەی بەشێکی زۆر لە بەرنامەی ئینتیخابی یەکێتی نیشتیمانی تێدایە سەردەمی مامجەلال ئیشرافی دەکرد لەسەر نووسینەوەی بەرنامەی ئینتیخابی ئەنواعی لایەنی فکری تێدایە لایەنی فکری تێدایە لەسەر چارەسەرکردنی کێشەی گەنجان وەکو تواناسازی سلفەی زەواج سلفەی ئاقار قەرزی بچووک و إلى آخره لەسەر گێڕانەوەی خەڵک بۆ دێهاتەکانی خۆیان و جارێکی تر گێڕانەوەی زەوی بۆ خەڵکەکە بۆی ئەمنی غیزایی لە هەرێمی کوردستان دروست بکرد سێیەم کورسیدان بە مەسیحیەکان و بە ئەرمەنیەکان لە ئەنجامی ئەوە بوو کە دنیای ئەوروپا گرنگە ئەوڕۆ لە هاوکێشەی نێودەوڵەتی و ئەرمەنیەکان لۆبیەکی زۆر بەهێزیان هەیە لە هاوکێشەکە هەوڵی ئەوە بدرێت کاوان ڕابکێشرێن بۆ پشتیوانیکردن لە کورد و ئەوە فکرەی جەنابی مامجەلال بوو خراپ بەکارهێنانی لایەن لایەنێکی تر وە سەوی ئەوەی کە ئێمە بکەوینە گلەیی تەنانەت لای منەوە تەفسیر کرا بەوەی کە پێش ئەوەی یاریەکە دەست پێ بکە 11-0 دەبێت ئەمە بگۆڕدرێ ئەوە ئێمە داوامان نەکرد لە پەرلەمانی لە محکەمەی فیدرال کورسی کۆتاکان ئیلغا بکە تێدەگەیت بەڵام کە ئیلغایان کرد پێمە ناخۆش و وتمان ئێمە داوای ئیلغامان نەکرد داوامان کردێ بکرێتە 4 بازنە بەسەر بازنەکان دابەشکرێت و ئێستاکە دەمانەوەت بەشێکی ئیعادە بکەنەوە چونکە ئەوە ناسازە و لە ئیعادەکردنەوەی 5 کورسی دەوریمەی تێدا بوو جا هەیە مەسەلەن ئەمە مشکلەمان لەگەڵ پێکاتەکان نەبوو ڕاستی ئەمە مشکلێمان لەگەڵ ئەو لایەنە بوو کە پێکاتەکانی ئیستیغلالە کرد بەڵام پێکاتەکانی شەڵێن ئەگەر سکاڵاکە یەکێتی نەبووە ئێمە دۆخمان ئەوە احتیمال لەسەر خۆت دەکات و لەگە کام پێکاتە قسە دەکرد پێکاتەیە ئەندامی یەکێتیە بە کەیفی یەکێتی قسە دەکە هەیە ئەندامی پارتی بە کەیف پارتی قسە دەکات پڕ لەگە پێکاتی قسە بکە کە ئەندامی یەکێتی و پارتی نییە بەڵکو نوێنەری پێکاتەکەیە بۆچی دۆخی کوردستان گەشت بەم ڕەوشە لە ئابووری سەربەخۆوە ئێستا چاوەڕوانی موچەین لە بەغداوە بێت ئایا پێت وانییە پەرتەوازەی نێو ماڵی کوردی هۆکار بووە بۆ ئەوەی کە قەوارەی هەرێمی کوردستان لاواز بێت؟ نا تۆ ئەوە تەفسیر مەکە ئەوەی بەغاخ ئەوە مڵکی کەس نییە و پارەی کەس نەدەینێر ئەگەر باسی عێراقی تازە دەکەین ڕزگارکردنی عێراقی تازە لە دەستی جەلال تاڵبانی مەسعود بارزانی و هێزەکانی هێزەکە پێکێنانی هێزی عێراقی لەگەڵ لایەنەکانی تر ئەو دووە دەوریان هەبوو
چەترێکی هەموو فرام کرد و هاوپەیمانان کە هاتن ئەوانە دەوریان نەبوو لە تەجێکردنی هاوپەیمانان بین. من پێم وایە ئەوەی کە ئەمڕۆ لە عێراق بیری لێ دەکرێتەوە خەڵک پێ وایە خێرەکە بە هەرێمی کوردستان غەڵەت دەکە قسەی وا بکە. ئێمە نەمانتوانیوە وەکو پێویست چارەسەری بکەین دەبوایە وا بە شێوەیەک ئێستا مشکلەمان هەیە لەسەر تەرتیبکردنی قائمی ڕاتب، یعنی تەخشان و پەخشانێکمان کردیە بە خەڵکی غەیری معنی، ئێستا بۆمان پینە ناکری. ئەوانن بوونە سەبەبی دروستکردنی کێشە و ئەو پێویستی عیلاج کرد. پارتەوازەی نێوماڵی کورد هۆکار نەبووە بۆ لاوەزبوونی هەرێمی کوردستان؟ ئەو تەبیعیە تو پێگەی کورد لە زمانی سەرۆکۆمار مامجەلال و برادەکانی تر لە خاریجیە و لە حکوومەت و لە جەیش پێگەی کوردیان زۆر بەهێز کرد بەو کاتە. ئێستا پێگەی کورد زەعیفتر بۆ لە بەخ. زۆر زۆر سوپاس کاک سەدی، دەست خۆش بێت. بەڵێ بینەرانی دەنگی ئەمریکا تاوەکو دیدارێکی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.